سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژەکان و کۆلێژی زانست بەشەکانی لە هەرێمی کوردستان. بۆ ئەم ڤیدۆیە باسی کۆلێژی زانست بەشی فیزیا بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئەم بەشە لە هەرێمی کوردستان لە چەند زانکۆ لە چەند کۆلێژ و لە چ شارێک هەیە. کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیەی چەندە. ئێوەش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و ئەزیزانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوانیش سود لە کەناڵەکەمان ببینن. ئەمە یەک بیکە دوو.